ئەمڕۆ ئێوەی لانکەی شۆڕش و سەرکردایەتی هێزی پێشمەرگەی کوردستان ساڵیادی 32هەمینی ئەنفالی دۆڵی جافایەتی قارەمان دەکەنەوە کە یەکەم شاڵاوی ئەنفالە لە کوردستانی خۆشەویست و خاپورکراو. دیارە هەڵبژاردننی ئەم ناوچەیش بۆ سەرەتای پرۆسەیەکی وەها نەگریس کە هەموو پێوەر و بەند و باوەکانی تاوان و کۆمەڵکوژی تێپەڕاندبوو. بەهۆی ئەو گوشار و تەنگەتاوێ زۆرە بوو کە دۆڵی جافایەتی بۆ بەعسی خوێن ڕێژی دروست کردبوو. ئێمە داوامان کردووە کە موچەی کە سوکاری سەربەرزی شەهیدان هاوتای موچەی شەهیدانی عراقی لەبێ کە هەموو شەهیدێک موچەکەی لەسەر و ملیۆنێک دینارەوە بێەوە هیچ جیاوازێکیش لە نێوان شەهیداندا نەمێنێ، هەمویان بە یەک چاو تەماشا بکرێن لە ڕووی ماف و ئیمتیازاتەوە. و هەروەها داوامان کردووە کە حکوومەتی عراقی ملزەم بێت بەوەی کە قەرەبووی مادی و معنەوی کە سوکاری سەربەرزی شەهیدان بکاتەوانە. ئەبێ هەموو ماڵێکی خەڵکی کوردستانە چی ئەتوانێ ئازایەتی و پیاوەتی هەمووش خەڵکەکانی کوردستانە لێم، چکە ئێمە کە باسی ئێراکەین هەموو شوێنەکان بنکە و لانە و جێگەی حەوانەوەی پێشمەرگە بووە. بەڵام دێ شاهیدی هەیە کە ئێمە ئەبێ بیڵێین ئێمە خۆمان لەگەڵیان نابووین، دێ بەدێ ناکرێ ئێستا دیەکان یەک بە یەک ناوی بڵێم، هەروەکو لە وتارەکە کە قوبا داوتی کە لانکەی سەرکردایەتی و جەنابی مام جەلال بووە، لانکەی هەموو ئەو پێشمەرگانە بووە کە ڕۆژ و شەو لە ناویانە بوون و خەڵکی دۆڵەکە خەڵکی دیهاتەکان سەرتاسەری کوردستان خزمەتیان کردوونەوەانە. کەس هەیە نەزانێ ئەم ڕژێمی دیکتاتۆرە، ئەم ڕژێمە فاشستەی سەدام حوسێن چی بەسەر میلەتی ئێمە نەکردووە؟ Du var spafisch da. Ja,